کە چوونێ لای ئاوارەکان جێگا نەمابوو ڕاکردنێکی بەلێشاو ڕاکردنێک لە نێوان ژیان و مردن لەگەڵ دەستپێکردنی هێرشەکانی سوپای عێراق بەلێشاو خەڵکی مەدەنی گوندەکانی باکوور و ڕۆژئاوای مەخمور ڕایان کردووە لە ژێردەستی داعش و خۆیان گەیاندۆتە ژێردەستی پێشمەرگا لە مەخمور لەلایەن پێشمەرگەوە پێشوازیان نێکراوە لەگەڵ گەیشتنیشیان کەلوپەل و پێداوێتی ژانی ڕۆژانەیان بەسەردا دابەش کراوە و لە یەکێک لە بینە حکوومیەکانی نێو مەخمور جێگەیان کراوەتەوە بەهۆی ئاگری شەڕ لە نێوان سوپای عێراق و داعش لە ماوەی 2 ڕۆژدا نزیکەی 1500 کەس لە ژن و پیا و منداڵ و پیر خۆیان گەیاندە سنوورەکانی پێشمەرگا ڕێگایەکی سەخت و پڕ لە مەترسیان بڕیوە بەڵام بێزیانیش نەبوون چونکە ژمارەیەکیان بوونە قوربانی نطلع ننزح نروح نركض على الجيش عادة نطلع من البيت ئێمە دەمانویست ڕابکەین و بگەینە لای سوپا بەڵام گول لە تۆپێک لای ئێمە کەوتە خوارەوە و کوڕە 15 ساڵانەکەم گیانی لەدەستدا ئاوارەکان ئەو ژیانی لە ژێردەستی داعش وێنای دەکەن ژیانێکە کە هەمیشە دەبێت چاوەڕوانی سزا و کوشتن بی والله حياة جحيم ژیانمان دۆزەخ بوو لەژێر دەسەڵاتی داعش بەڵام ئێوە زیاتر لە 2 ساڵە لێمە لە تاریکیدا ژیان بەسەر دەبین لەوانەیە کورد لە هەمووان زیاتر هەست بە ئازاری ئەو ئاوارانە بکات چونکە لە کۆڕەوەکەی ساڵی 1991 کورد بەدەستی ڕژێمی بەعەز خراپتری لێ بەسەر هات لەوانەیە هەر ئەوەش وای کرد بێت گەنجێکی کورد نەعلی پێی خۆی بە ئافرەتێکی عەرەب بدات من وەکو کوردێکی جوانی شارۆچکەی مەخمور چاوم بە ئافرەتە کات گوتمەدی نەعلت گوتوڵە نەعەم لەبەریان منش نەعلەکەی خۆم لەبەر کردەوە هەستم لەبەر پێویم کردەوە پێشتر ئامادەکاری کرابوو بۆ پێشوازی لە ئاوارەی نوێ بۆیە هەرزوو وەزارەتی کۆچبەرانی عێراق و دەستگای بارزانی هاوکاریەکانیان گەیاند باسمان کرد یعنی تەمان کارین بەیانی ئینشاءڵڵا مخەیەمی لۆیان دروست بکەین نزیک دەوروبەر مەخمور وەک هەمیشە پێشمەرگە پێشوازی لەو ئاوارانە کرد و جێگای بۆکردنەوە لە ماوەی ئەو 2 ڕۆژە نزیکەی 1500 نەفەر هاتووە لەو گوندانە لە سەلاحیە لە کودیلا لە خەرەبەردان لەو مەهانە چاوەڕوان دەکرێت لەمە دووە بەهۆی بەردەوامی شەڕ بە هەزاران کەسی دیکە ئاوارەی باشووری کوردستان بن ڕەندە جەمال ڕووداو مەخمور